ڕێکەوتی 12 ڕازبەری ساڵی 1360 هەتاوی هاوڕێ عەبدوڵڵاه مرادی هەجمنەیی ناسراو بە عەبەخولە لە ئاوایی هەجمنە سەر بە ناوچەی مەریوان بەدەست هێزەکانی کۆماری ئیسلامی تێرۆر کرا. هاوڕێ عەبدوڵڵاه مرادی کە لە نێو خەڵک و هاوڕێیانیدا بە عەبەخولە دەناسرا، زەحمەتکێشێکی وشیار و شۆڕژگێر بوو کە سەرتاسەری ژیانی خۆی بە ڕەنج و کوێرەوەری و کرێکاری تێپەڕ کرد. هاوڕێ عەبدوڵڵاه هەجمنەیی لە دەورەی یەکەمی بزوتنەوەی مقاومەتی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستان و هاوکار لەگەڵ داگیرکرانی شاری مەریوان لەلایەن داگیرکەرانی ڕژیمی ئیسلامیەوە بەڕیزی پێشمەرگەی کۆمەڵەوە پەیوەست بوو. هاوڕێ عەبدوڵڵاه لە پەیوەندێکی پتە و لەگەڵ کۆمەڵە لە ئاوایەکانی ناوچەی مەریوان دەستیدایە بڵاوکردنەوەی خەبەرنامە و نەشریاتی کۆمەڵە. هەڵسوڕانی بێوچان و کاری لە نێو زەحمەتکێشانی ناوچەی مەریوان و نیزیکی و تێکەڵاوی لەگەڵیان کردبووی بە کەسێکی جێگای باوەڕ و متمانە و بۆ چارەسەرکردنی گیر و گرفتەکانیان ڕوویان تێدەکرد و وەک یاوەرێکی نزیکی خۆیان داوای ڕێگای چارەیان لێدەکرد. ڕێکەوتی 12 ڕازبەری ساڵی 1362 هەتاوی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ حوسێن عەزیزی بەهۆی دەرچوونی گولەیەکی تەسادوفیەوە لە ئاوایی قۆرەختەپە سەر بە ناوچەی مەهاباد جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ حوسێن عەزیزی ساڵی 1340 هەتاوی لە ئاوایی گلێن سەر بە ناوچەی سنە لەدایک بوو. ساڵی 1360 هەتاوی هاتە ناوڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ حوسێن بەرپرسی تەدارکاتی پەل بوو. ڕێکەوتی 12 ڕازبەری ساڵی 1363 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی لە هێرشێکی بەربڵاودا پشتی ئاوایی قاڵقاڵی سەر بە ناوچەی دیواندەرەیان داگیر کرد و پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی شاهۆ و شوان کە لە ئاوایی قزڵ بڵاغ سەر بە ناوچەی دیواندەرەدا بوون کەوتنە گەماروی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی. هێزەکانی کۆماری ئیسلامی چەندین جار هێرشیان بردە سەر ئەم ئاواییە، بەڵام لەگەڵ مقاومەت و بەرەنگاری پێشمەرگەکانی کۆمەڵە ڕووبەڕوو بوونەوە و لە ئاکامدا پێشمەرگەکانی کۆمەڵە ئەم گەمارۆییان تێکشکاند و زەبرێکی قورسیان لە بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی وەشان. لە جەریانی ئەم شەڕەدا زیاتر لە 40 کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران و چەک و تەقەمەنیەکی بەرچاو کەوتە دەست پێشمەرگەکانی کۆمەڵە. بەداخەوە لەم شەڕەدا دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ یەدوڵڵا زەعیفی و هاوڕێ مەهناز مەدەنی جانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ یەدوڵڵا زەعیفی ساڵی 1336 هەتاوی لە شاری سنە لەدایک بوو. ساڵی 1357 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ یەدوڵڵا ئەندامی کۆمەڵە و ئەندامی کومیتەی ناوچەی سنە بوو. هاوڕێ مەهناز مەدەنی ساڵی 1341 هەتاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. ساڵی 1361 هەتاوی پەیوەست بوو بەڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە دەیان شەڕی ناوچەی جنوبدا چالاکانە بەشداری کرد. ڕێکەوتی 12 ڕازبەری ساڵی 1365 هەتاوی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە ناوشاری بۆکان لەگەڵ دەستەیەک لە هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورس هاتن کە لە ئاکامی ئەم شەڕەدا هێزەکانی کۆماری ئیسلامی زەبرێکی قورسیان بەرکەوت. بەداخەوە لەم شەڕەدا پێش